أول زيارة ليا في العراق اتشرفت بها برضو مع شركة بايوغارد. یەکەم سەردانمانە بۆ عێراق شەرەفی ئەوەم پێبەخشرا لەگەڵ کۆمپانیای بایۆگارد بێمە ئێرە شەرەفمەندیان کردین کە بۆ یەکەم جار دەرفەتی ئەویان پێداین لێرە بین. پێشتر پێکەوە یەکمان بینیوە لەگەڵ خەڵکی عێراق، بەڵام ئەم دەرفەتە زۆر باشە بۆ ئێمە کە ئێمەی لەگەڵ ئێوە کۆ کردووەتەوە لێرە لە ڕێگەی میوانداری کۆمپانیای بایۆگاردەوە. ڕووداوێکی زۆر گرنگە، من زۆر دڵخۆشم کە لە عێراقم و بەتایبەتیش کە لە هەولێرم. شتیوان بەخوا دەبێتە جێی بایەخی گەلی عێراقیش و هەموو ئەوانەی گرنگی بە وەرزشی لە جوانی دەدەن لە سەرجەم وڵاتانی عەرەبی. وەڵاهی من وا هەست دەکەم لە وڵاتی خۆمم سرم نەسوڕماوە لە هەستی جوانی ئەو خەڵکە بۆ من و هەستی عێراقیەکان بۆ من، چکە ئێمە نەتەوەی عەرەب هەمووی یەکە، یەک نیشتیمان و یەک ئاینمان هەیە. سوپاس بەخوا. بە گوێرەی ئەو پێشوازی و پاڵپشتی لێیان کردم وا هەز ناکەم کە غەریبم و لێرە یان یەکەم جارم لێ بە درێژایی ژیانی وەرزشیم بەشداری زۆر پاڵەوانێتیم کردووە. ئەمە یەکەم هاتنمە بۆ ئێرە، بۆیە سپاسی خوا دەکەم و هەز ناکەم بێگانە. فده مش ما بحسش غريب ان انا وسط اهلي هنا الحمد لله. هەز دەکەم لە نێو دۆستەکانی خۆمدا. بە سروشتی لەوە کاروانی وەرزشیمدا زەحمەتم دیوە، ئەوەی ئەم وەرزشە بکات تووشی زەحمەتی زۆر دەبێت. فشار زۆری بۆ دەهێنێت، لە ڕووی دەرونیەوە فشاری بۆ دروست دەبێت. بەڵام بیرۆکەکە ئەوەیە چۆن بەردەوام دەبێت و چۆن دەتوانیت کۆنتترۆلی زەحمەتیەکانت بکەیت و شێوەی جەستت بپارێزی. تەنانەت خۆم هەندێک کەم و کورتیم هەیە، بەردەوام وا خۆم دەبینم کە هێشتا ماوم و کێشەم هەیە. هەر لە بنەڕەتیشدا گەیشتومەتە ئەو باوەڕەی کە کامڵبوون لەم یاریەدا بوونی نییە، بۆیە دەبێت بە درێژایی کات هەوڵ لەگەڵ خۆتدا بدەیت و خۆت بەرەو پێش ببیت، پاشان ئەوەی دیکە دەدەینە دەستخوای گەورە سەرکەوتومان گات و بمانگەێنێتە پلێک. پێشتر داواکاریم بۆ هاتووە لەسەر ئاستی میسر، بەڵام من شارەزایی نییە لەو بوارەدا. ئەگەر کەسێک یان لایەنێک داوای ئەوم لێ بکات بەشداری فلیمەکەی دەکەم، بەڵام زیاتر خۆشەویستیم بۆ وەرزشەکە هەیە. بەڵام ئەگەر لە قۆناغێکدا کەسێک پێویستی بە ئێمە بێت و پاڵپشتی ئێمە بێت بۆ بەرەو پێشبردننی وەرزشەکە، من ئامادەم. بەڵام ئەگەر لە قۆناغێکدا کەسێک پێویستی بە ئێمە و پاڵپشتی ئێمە بێت بۆ بەرەو پێشبردننی وەرزشەکە، ئامادەم. بەڵام من زیاتر گرنگی بە وەرزشەکەی خۆم دەدەم. ان الواحد يقدم فيها للناس بقى المهتمين بها زي ما انا كنت في مرحله من المراحل. بە شێوەیەکی گشتی من بۆ یەکەم جار کە یاریزانی لە جوانیم بینی و پێی سەرسام بووم براکەم بوو. ئەو کات بەلای منەوە باشترین یاریزانی جیهان بوو. بەڵام کاتێک بەرەو پێشتر چووم و بە چاوێکی پیشەگەرانەوە سریاریەکەم کرد، بۆم دەرکەوت ڤیکتۆر مارتینس باشترینە لە جیهاندا. دواتر کە وردە زیاتر قوڵ بوومەوە لە بوارەکەدا، بێگومان قۆناغ بە قۆناغ تۆ شارزایت زیاد دەکات. دەستم کرد بە هەڵسەنگاندنی خەڵکی بە شێوەیەکی پیشەگەرانە و نەک لەسەر بنەمای خۆشەویستی. ئێستاش کۆمەڵێک یاریزانی گرنگمان هەیە کە ڕێگەی ئەم یاریان گرتە بەر و لە مستەر ئۆلۆمپیا بە ئەنجامی باشەوە گەڕانەوە، کە کۆمەڵێک ناوی دیارن لەم وەرزشەدا. وەک گوتم ڤیکتۆر، دواتر هەندێک یاریزان هەبوون لە مێژوودا ئەستەمە جێگرەوەیان بۆ پەیدا بێت لەم وەرزشەدا، وەک زەیفێڵ و ڕۆنی و ڤیکتۆر. شۆنڕێی کە هەرچەندە قەبارەکەی جیاواز بوو، بەڵام ڕێگای تایبەتی بەخۆی هەبوو لەم وەرزشەدا. من دڵخۆش بووم کە قسەم بۆ کردن. من سوپاستان دەکەم، پشتیوان بەخوا جارێکی دیکەش قسە دەکەینەوە. وەسەلام عەلەیکم. زۆر سپاس. شكرا. انا اللي شاكر ومبسوط ان انا معاكم. ان شاء الله نتقابل مره ثانيه باذن الله. السلام عليكم.